جارنامەی ئەرتەشی کوردان. ئێستاش دەمبزریکە و هاواری پەلامار و تاڵانی حرس قەومی شەستەکانین، قرچەی زامەقوڵەکانی ئاشپەتاڵ و کۆچی حەفتاکان و ئەنفال و ناڵەی زیندە بەچاڵ و هەڵەبجەی بێهەناسەی دەستی دەوڵەتانین، کۆڕەوی بۆخچە تەڕ لە کۆڵەکان و لەشی زوقم بردووی ژێر سەقفی نایلۆنی 91 تەزیوین، 31 ئاوی داوەشا و شنگاولی نەنگی مدالیای تەعەدا و تۆپە هەولێر چۆڵکەرەکەی داعش لە مەخمور و شەرمەزاری و چاوشۆڕیمان بەرامبەر بە قەرزی پاراستنمان بە قاسمی سولەیمانی تاشانۆی کۆمێدی هەڵهاتنی ترساوترین هێز لە خورمات و کەرکووک و خانقەین. ئەمانە و دەیان زامی کوشندەی لەم چەشنە، هاڕاوی تۆقاندن، هەتیوی و دڵتەنگی بووە ئاگری جەهەنەمی دڵڕۆحمان، ئاوارەیی و برسێتی، مەرگی لە ناکاو و کزۆڵی کردە ڤایرۆسی لەشمان، کەمتەرخەمی و متمانەی هەڵسەنگاندن بۆ نەکراوی سیاسەتی دوژمن بەڕواڵەتی کوردی و حیزبی ساختەچی دروستکراوی دەستی دوژمن، هاتنەکایەی وەها دەرەنجامێکی مسۆگەر کرد. ئێستا حکوومەتی عێراقی داڕماو منداڵە زۆڵە سەقەتەکەی ئەمریکا و هاودەستانی ڕوو لە مەرگە و دوایین هەناسەکانی هەڵدەکێشێت. دەسەڵاتی سەکتاریستی و ئیجماعی فەساد ڕوو لە ترازانە و پارتی و یەکێتی و دەستە خۆشکەکانیان کە دەستکەوتە مەزنەکەیان تەنها داڕشتنی دەستوری فێدراڵی بوو لە دەورانی داگیرکاری بیانیەکاندا بە گیرانی پارلەمان و ئەگەری هەڵوەشاندنەوەی دەستور و پێداگیری موقتەدا سەدر ئەو پەیامە دەدات کە تازە عێراق ناگەڕێتەوە پێش گیرانی پارلەمان. دڵنیابن حیزبە دەسەڵاتدارەکانی پۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆنی بەناو کوردی بێخەمن، چونکە هەر لە سەرەتاوە دەیانزانی پاش جێبەجێکردنی ئەرکەکانیان کە داماڵینی کوردان بوو لە بەهاکانیان دەتوانن وەک هەمیشە بە پاساوی خیانەتی ئەمریکا و ڕۆژئاوا و بێکەسی کورد تێقوچێن و ژیانی شاهانەی خۆیان لە دەرەوەی وڵات کە هەر لە سەرەتاوە بە پیلان و سازدانی تۆڕی بازرگانی و دزی دابین کرابوو لە چاوەڕوانی دەربێنن. لە ناو کۆشکە بە خوێن و ڕۆحی کورد سازدراوەکانیان قاقاوی سەرکەوتوانە بە ڕیشی کورد لێ بدەن، بۆ ڕێگرکردن لە چەند باربوونەوەی ئەو مێژوە تاڵە و بنبڕکردنی ئەو چەشنە قاقایانە ئێمەی خەڵکی کورد ڕادەپەڕین بۆ پاراستنی خۆمان و ئەرتەشی کوردانمان دامەزراند کە هەر تاکێک لەم کوردەوارە بەشێک لەم ئەرتشە بەهێزە پیرۆزەس. ئەرتەشی کوردان شەدەڵە سلێمانی 8/8/2022. لە هەموو جێگەیەکی دنیا ئەمە دەسەڵاتە کە تەعبیر لە ئیرادەی خەڵکەکەی ئەکاتەوە، ئەمە دەسەڵاتە کە ئیدەی نەتەوە دروست ئەکات و ئەمە دەسەڵاتە کە پیرۆزیەک ئەدات بە ئاڵایەکی ڕەنکەناو، بە پارچەیەکی ڕەنکەناو بە ناوە ئاڵا. ئەمە دەسەڵاتە کە بە شێعر و بە سرود و بە ئەوەی کە ئەتوانێ ئەحساس ئینسانێک بجوڵێنێ تیا خۆشەویستی خاک و سەرزەمین و خەڵک دائەنێت، و ئەمە دەسەڵاتە کە لە بەرامبەری دەسەڵاتەکانی تر و دوژمنەکانی تریوە چۆکدا نادا و خەڵکی خۆی تەسلیم ناکا و خەڵکی خۆی هان ئەدات
بۆ پارێزگاری کردن لە خۆیان، لە مڵک و ماڵیان، لە کەرامەت و شەرافەتیان، لە سەروەریان، لە وجودە ئینسانیان. بەڵام ئەگەر دەسەڵات نەبوو، خەڵکەکان بە گوێرەی ئینگلیزەکان ئەیانوت ئەبن بە قەبایلی ئیستعمار کراو، دائیمەن خوو بەوە ئەگرن کە فەرمانڕەوایەک بڕوات و فەرمانڕەوایەکی تر بێت و بێ هیچ مقاومەیەک لە ژێر چۆکە هەر فەرمانڕەوایەکە پاڵ ئەدەنەوە. تەبیعەتەن ئێستا کە ڕووسیە پەلاماری ئۆکراینی داوە، خۆ نایهەوێ هەموو خەڵکی ئۆکراین بکوژێ. ڕووسیای هەوێ ئیرادەی خۆی بەسەر خەڵکی ئۆکراینا بدات و بگرە زۆر کەسێکیش ئەکرا لە ژێرە دەسە وڵاتە ڕووسیە، وڵاتە پان و بەرین ڕووسیە، بازاڕە گەورەی ڕووسیەی بەدەستەوە بێت و لە بازرگانیا بگەشێت و لە کارکردنا ڕوو بکاتە موسکۆ، وەکو ئێمە چۆن دیمان ئەقمارەکانە سۆڤیەت گەڕانەوە بازاڕە گەورەکەی موسکۆ. چ ئەوانەی قرقیز بوون، چ ئەوانەی تاجیک بوون، چ ئەوانەی ئەرمەن بوون، چ ئەوانەی گورجی بوون و چ ئەوانەی ئازەری بوون. بەڵام ئەمە دەسەڵاتە کە مەجال نادات خەڵک قەبایلی ئیستعمار کراو بێت و لە ژێر چۆکە هەر فەرمانڕەوایەکە تەسلیم ببێت. ئێمەی کورد لە قۆناغێکی فرەتایبەتین، ئێمە وەکو گەلەکانی تر دنیا نین کە گەرەکمان بێت مەسەڵەن دەسەڵاتێکی گەندەڵ یا دیکتاتۆر یا مستەبدی حکوومەتی لابووین، چوارچێوەیەک لە دموکراسی و لە ئازادی بێنین تا خۆمانی تیا ببینینەوە. ئێمەی کوردی بە قەوم کراو هێشتا لە قۆناغی پێش لە دەسەڵاتی گشتی و پێش لە دەوڵەتین. بۆیە بربەرەکانیەکەی ئێمە نەبەربەرەکانی لابردنی دەسەڵاتی فاسدە، بەڵکو لابردن و بربەرەکانی کردن لە زەهنیەتی ژەڵەژیاگی مبارزاتی و شۆڕشگێڕانەی کوردیە و ئەم مردمە بە نەتەوە نەکراوە بێدەسەڵاتە گشتیەی بێ مؤسساتەی بێ ئیدئۆلۆژی ناسیۆنالیستیە شەقار کراوە بەسەر ئێرانیەت و بەسەر تورکیەت و عێراقیەت و سووریەتە، شەقار کراوە بەسەر نەهادگەل و مؤسسات و حیزبگەلە نوێنەرە ئیدەگەلە جۆرا و جۆرە لە ژێر ناوە شۆڕش کوردی و هیچ کام لەمانە تەعبیرە لە دەسەڵاتە گشتیە کوردان ناکەن. بۆیە هەر کەسێک و لە جێگەیەکی خەریکە مامەڵەکردنە. ئێمە لە عسمەت ئۆنۆنۆمان کە دووهەم سەرۆکۆماری جمهوریەتی تورکیە بوو تا تاها یاسین ڕەمەزان، تا تۆرکۆتۆزاڵ، تا حەمەرەزای ڕەحیمی، تا ئەوانەی کە لە ناوە دام و دەستگاکانە دەوڵەتەکانە یەهودی مەسیحیە ئێرانی و عێراقی و تورکیا دەسەڵاتیان بوو کوردن، تا عەبدوڵڵا ئۆجالان و مەڵا مستەفای بارزانی و قازی محەممەد و قاسملو. کەس نەیزانی کێ کوردە کێ کوردنیە، کێ خادمە کێ خائنە. بۆیە ئەو مردمی ئێمە نەیانزانی لە بەرامبەر کێیا بوێسن، بۆ کێ بوێسن. دەستگاهە پرۆپاگاندایە کە ئیمڕۆ ئیمکانیاتە خۆی بەرزۆ ئەکاتۆ لە دەسەڵاتەکەی حکوومەتی هەرێمە، قەت ئینسانێکی شۆڕشگێڕی بە وەفای پەتریۆتیکی کوردی دروست نەکردووە. لە سەروبەندی شێوان عێراق و گۆمەکەی عێراقا تۆ نابینیت لەم تەلەڤیزیۆنانە نەشیتە ئینقلابی و کوردانە لێ بدرێت، لەسەر هەر شەقام و کۆڵانێکە ئامادەیی بکرێت بۆ هەر چەشنە دەستێوەردانێک. تۆ نابینیت پارتی و یەکێتی و دەستە خۆشکەکانیان کە هاواریانە کرد گەورەترین دەستکەوتیان دانانە دەستورە عێراقە فدراڵی بوو لە دامەزراندنەوەی دووبارەی دەوڵەتە عێراقیە بۆ یارمەتیدانە یاڵەتە متحدەیە ئەمریکا. ئیمڕۆ بێنە سەرە شەقام هەڵوێست بگرن لە تەلەڤیزیۆنەکانیانە، سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیان
بێژێت ئێمە هیچ چەشنە گۆڕانکاریەک لە دەستوری عێراقی فەدراڵیا قبوڵ ناکەین و دەستێوەردان لە هەر چەشنە دەستکەوتێک کە تا ئەم دەقیقە هاتگە ئەبێتە هۆی بەشدار نەبوون ئێمە لە چوارچێوەی دەوڵەتە عێراقیە. بەڵام ئێوە ئەمە نابینن کە ئەمان تعبیر لە ئیرادەی ئێوە نەکەن، کە ئەمان تعبیر لە ئیرادەی من و تۆ نەکەن. کێ تعبیر لە ئیرادەی من و تۆەکە؟ چۆن تەوەقعەکەی خەڵکەکەی خالقین و خەڵکەکەی خورمات و کەرکووک دوێسیانە لە بەرامبەر حەشت و شەعبی و دەوڵەتە عێراقیە فەدراڵە؟ چۆن تەوەقعەکەی ئمڕۆ لە هەولێر و لە زاخۆ و لە سلێمانی و لە ڕانیا و لە هەڵەبجا خەڵک بێسێ لە بەرامبەرە هەر کەسێک کە ئیمڕۆ لە بەغدادا خەریکە تەوازونە هێزە فەسادەکە ئەشێوێنێت و خەریکە ڕەوایەتە خۆی ئەسەلمێنێ بەسەر دەوڵەتە عێراقیە؟ کێ ئەو تعبیرەکە؟ تەبیعەتەن گەلی بندەست و خوو بە بردەستی کردک ئەوە کەسایەتیە بەرزەکانیانن کە دەسەڵاتە گشتیان گەرەکە لە کووردا و ئەوانن کە چۆک نادەن و مەعامەڵە بکەن. کێ تعبیر لە ئیرادەی ئێوە ئەکا؟ کێ؟ یەکێتی نیشتمانی پەکەکە پارتی دموکراتی کوردستانی عێراق کێ تعبیر لە ئیرادەی ئێوە ئەکا؟ وا ئێوەیان لە شنگالە سورپرایز کرد، وا ئێوەیان لە کاتی تۆپەکەی مەخمورە لە هەولێر سورپرایز کرد، ورد و درستان لە هەولێر قەناعەتتان بەوە نەبوو کەس ئەتان پارێزێت. کێ تعبیر لە ئیرادەی ئێوەکە؟ ئێوە پێتان وایە تەنانەت ئەوانەتان وا ئیمڕۆ پلەی عسکەریان هەزلناوە هێزە پێشمەرگە، پێتان وایە دەسەڵات لە عێراقێک لایی بکرێتەوە، ئێوە بە هەمان ڕوتبە و دەرەجە و نەجمە لەسەر شانتانە لە ئەرتەشە عێراقا ئیدغام ئەبن و ئەمێنێنەوە. ئیمکانی نییە، ئیمکانی نییە کەس متمانە بکات لە مهمترین دەستگاهە ئەمنیەتیە خۆیان بەناوە ئەرتەش و استخبارات کەسێک کە پێشینەی پارتی و یەکێتی و هەر حیزبێکی تر و هەر ئێعتلافێکی تری بووە بەناوە کورد لە پلە و پێگەی خۆیان بیهێڵنەوە لەبەرەوەی تەهدیدی دەستی دوژمنانی ئەو حکوومەتەی بەڕاحەتی ئەبی بە جاسووس، بەڕاحەتی جاسووسیان بەسەرەوەکەی، چون باوەڕت پێیان نییە، چون لە بنەمای ئیدئۆلۆژیکی ئەوان نەهاتووی، چون لەگەڵ ئەوانە نەهاتووی. ئەم تەهدیدە بە تەنهایی خەڵکی شەقام ناگرێتەوە، ورد و درسی ئەوانە ئەگرێتەوە وا لە ژێرە ناوە پارتی و یەکێتی و حیزب سۆسیالیست و حیزبە ئیسلامیەکان خۆیان دەقداوە چ لە کەرتە ئابووریە، چ لە کەرتی دام و دەستگای ئیداری و دام و دەستگای ئەمنیە. هەچ کامتان لەسەر دەسەڵات نامێنێنەوە، لەوانەیە پرۆسەکە تند نەبێ، وردە بێ لەبەرەوەی ئێوە نازانن. بۆ لە گۆڕانکاریەکەی ساڵی 57 ئێرانە ئەو هەموو کەسەیان دەرکرد، کەسزانی ئاوارە بوون، کەسزانی ئەو هەموو کەسە ئەشکەنجە کریان و لە زیندانەکان کوژیان، کەسزانی مڵک و ماڵی خەڵکیان لە خەڵک سەندۆ، کەسزانی 40 ملیۆن خەڵکی بندەسەڵاتی کۆرپۆریشنە یەهود ئێرانی زانی نەیزانی. وەختێ تۆ بێدەسەڵات ئەکرێ، وەختێ تۆ تەعەدات لێ ئەکرێت، خەڵکی سلێمانی نازانی. ئەگەر تەعەدا بکرێ لە 20,000 نەفەری خەڵکی سلێمانی، ئەگەر وردە بکوژرێن و ئەشکەنجە بدرێن و دوور بخرێن و نازانی. ئەوە خوێندنەوەی دەسەڵاتی گشتیە کە بەرئەگرێ بەم نەهامەتانە. کەواتە ئێوە تەوەقع مەکەن کە خەڵک بە تەنهایی ئمڕۆ بیر لەوە ئەکاتۆ کە بڕواتە ژێری دەستی فەرمانڕەوایەکی چاکتر. یەکێک بێت عێراقێک لایی کاتەوە وەکو سەردەمەکانە سەدام تا خەدەماتی بوێت، کارەبای 24 ساعەتەی بوێت، ئاوی بوێت، ئەمنیەتی بوێت، بوجەی مشەممەری هەبێت و موچەی مشەممەری هەبێت. ئەمانە نەبوونی قیەمێکە لە ناو خەڵکێکا کە پێی وایە ژیان بە تەنهایی
ئەو بژێوە چکۆلەیە کە ئەو وەری ئەگرێت لەلایەنە دەسەڵاتێکی ئەوی ترۆ دەسەڵاتێکی بیانیوە بۆیە کەس نییە ئەمیانە بۆ گەورە بکاتەوە. ئەمڕۆ تەلەڤیزیۆنەکانە هەرێمە کوردستان کە زیاتر لە 300 تەلەڤیزیۆنن نایێژن لە ئەگەرە گەڕانەوەی هێزێکی بەدەسەڵاتی یەکلاکەرەوەی بەغدا چ سەرنجامێک تووشە ئەم خەڵکە ئەوێت. هەروواکە لە سیویەکی ئابا نەتانوت، ئێوە لە سیویەکی ئابا نەتانوت زەمانەتە ئەوەی کە سەدام حسێن هێزەکەی بکێشێتەوە لە خاکە هەرێمە کوردستانە چ بوو؟ ئێوە وتان نەو فلای زۆن دانریاگە کە هێزە عێراق نەیەتەوە، بەڵام ئێوە چوون هێزە عێراقتان هاورد، ئێوە هاوردتان ئەو نەو فلای زۆنە هێڵە پاراستنە هەواییە 36 دەرەجە کە بۆ ئێوەیان دانابوو خۆتان چوون بەناوە پارتی دەسەڵاتە ئەرتەشە عێراقتان هاوردۆ و ئەمریکاش بۆمبارانی نەکردن، فڕۆکەی بۆ هەڵنەساندن، ئەوان هاتنە ناوە سلێمانی و هەولێر. چه گارانتیەک هەبوو نەڕۆنە دەرەوە؟ بۆ بەجێیان هێشت بۆ ئێوە؟ بۆ کاتێ یەکێتیان ئاودی وە مەریوان کرد جێیان هێشت بۆ ئێوە؟ هەروە کەسی یەکە ئابوایەنە پێتان کرد لە داهاتووە دیسان واتان پێکەن، دیسان واتان پێکەن. کەس پرسیاری لێیان کرد خەڵکەکەی کەرکووک وا ئیمڕۆ بەدەست هێزەکانە عەرەبە عێراقیە شیعەوە ئەناڵێت زەمینی داگیرەکەن، قەرارەکانی دەورانی سەدام هەڵناوەشێتەوە، عەرەبی تریان بۆ تێرن و ئەوان خۆیان ئەکەن بە خاوەنە زەمینەکان و مڵکوماڵیان و ئەمان خۆیان بە کەرەنت و بە تێڵا و بە داس و بەوانەوە پارێزگاری لە زەمینەکانە خۆیان ئەکەن. کەس بەهانایان و ئەڕوات مؤسساتە هەرێمە کوردستان بەهانایان و چوو تعبیر لە مەعاساتیان ئەکاتۆ بڕۆن لە تەواوە ئەو بەرنامانەی ئەمانە دروستیان کردووە لە خلال ئەم 32 ساڵە 100 ساعت بەرنامە بێرن لەسەر بتەوکردنە وەرەیە ئینقلابیە خەڵکی کورد قسەی کردبێت بۆ گەڕاندنەوەی بە کارتە فشارە خەڵکی و خەڵکە کورد لە بەشەدا بڕاوەکانە خاکە کوردستانە عێراق بڕۆن بێنی 100 ساعت بەرنامە بێرن و هەزاران هەزار ساعت بەرنامەی کاولکاری و درۆزنی و فەسادە عەقڵێ دروست بووگە. بۆچی؟ بۆ ئەوەی کە تۆ لێی نەکۆڕیتەوە، بۆ ئەوەی کە تۆ ئەگەر وەرەی ئینقلابی و کوردانە بەم خەڵکە بەی ناتوانی مەعاملات کەیت و هەر وەختێک پێیان وتی بکشێ دواوە، هەر وەختێ وتیان فڵان شتیش ڕادەستکە، ئەمە خەڵک نەبێت کە بێت بۆ تۆ گوشار بێنێ کە تۆ تووشی شەڕکات. دەبێت خەڵکەکە خەساو بێت، چەپڵە لێ بدات بۆ ئەوەی بێت ئەوەی لە بندەسی تۆس لە دەستە تۆ دەری بێرێت. هەروواکە خەڵکەکە پێی خۆش بوو قەراری نەوتە لە دەست دەرچێ، خەڵکەکە پێی خۆش بوو غازە لە دەست دەرچێ، خەڵکەکە پێی خۆش بوو سەرچاوی گومرۆکە لە دەست دەرچێ، خەڵکەکە پێی خۆش بوو فڕۆکەخانەکانە لە دەست دەرچێت. بۆ چون تۆ ئەم خەڵکە دوا دروست کرد. تۆ بە عنوانە دەسەڵاتە حکوومەتە هەرێم هاتی تا هەموو تەسلیم بوونێک فێرە خەڵکە ئێمەکەی. ئێستا ئێمە ماوین و خۆمان، ئێمە لەو قۆناغە تێپەڕیوین ئێوە بڕۆخێنین، ئێوە ڕۆخاون وا وردە وردە هێزەکانیشتان دوای ئەوەی کە قەرارەکانی دادگای فەدەراڵی دەرچوو لە کاتێکا حکوومەتی عێراق لە بێهێزترین کاتە خۆیان بوو و ئێوە هەموو شتێکتان ڕادەست کرد و هەموو درۆیەکتان کە بۆ ئەم خەڵکە کرد کەسێک نەبوو لە درۆکانتان بکۆڵێتەوە و هەمووتان لە ژێرە ناوە غەدرێکە لە ئێوە ئەکرێ فرۆشتەوە بە ئەم خەڵکە و لە هیچ کوێکە ئێرادەی ئێوە دەرنەهات دا حکوومەتە هەرێم ئیستەواتەوە تەهدیدە هەڵوەشانەوەی عێراق سەرنەنوێوە داڕشتنیتان هەست و ئاخەری کە ڕەوایەتە تازەتر لە نەتەوەی عێراقی ئەکاتۆ بە فەرماندەهیە موقتەدا سادرە. تۆ
چ تەمهیدێکە گرتووەتە بەرەوە لە کارتە خەڵک و ئەو هێزەی کە هێزە خەڵکتە کەلکوەر بگری. ئێمڕۆ مقتەدا سەدر دەستور عێراقیتان پێ هەڵ ئەوە شێنێتەوە پارلەمانتان پێ دائەخات بە زەبرە خەڵکە پێپەتیەکانە ناوە خیابانە شارەکە سەدرا. تۆ چۆن ئەم هێزە خەڵکیەت نەبوو؟ ئێمە ئەترسین نەزانی بۆ ئەترسین لەبەرەوەی ناسیۆنالیزمە کوردی تئۆری نییە. ناسیۆنالیزمە کوردی هەرەوەسەوا تۆ لە 31 ئابە ئەرتەشە عێراقی تێری تۆ یەکێتیە نیشتمانی کوردە و هێزە کوردە تۆیش کوردی و هێزە کوردی. ناسیۆنالیزمە کوردی هەرەوەسەوا یەکێتی نیشتمانی و پارتی دموکرات و هەمووتان بەشێک لە سەپاهە قودسن کەچی کوردیشن. فقدانە نەبوونە تئۆریە ناسیۆنالیستی ئێمە ئەترسێنێت چون خەڵکەکەمان هەستە بە نامۆیی ناکە لە بەرامبەرە عەرەبێکی عێراقی شیعە. چون خەڵکەکە ئێمە بەرامبەر بە تورکێکی ئەستەمبوڵی و ئەنکارایی هەستە بە نامۆیی و بە غەریبی ناکات چون زوانی ئەلکەنە چون ناتوانێت تعبیر لە خۆی بکات. بۆیە ئێمە ترساوین ترساوین بۆ هەتایە ئەم نەمایشتەی وا بە گیان و ماڵە ئێمە کردتان ببێ بە هەوێنە نابوودی هەتاییمان و ئەبێ ئێمە لە جێگەیەکە ئەگەر بە حزورە کە بە خۆشمان بوو بێت تاریخێ دروست بکەین ئەگەر خۆشمان نەمانتوانی بیگۆڕین نەوەی دواتر بتوانێت دەست بگرێ بە ئەو تاریخە و بە ئەو مێژووە بوێسێت. ئێمە ناچارینەوەی کە ئەرتەشە کوردان دروستکەین. ناچارین تۆ بێ بە ئێمە بێژە یەکەم ئەرکی هەر حکوومەتێک ئاگاهکردنەوەی خەڵکی لە ترسەکانی ئەمنی قەومێسی لە ترسەکانی ئەمنی دەسەڵاتێسی. ئێوە بە من بێژن لە خەتابە یەکمانگ ڕابردووە کامە تۆپخانەتان و بەرەی تەبلیغی و پرۆپاگاندایتان بەرامبەر بە عێراق گرتووە. ئەو لە خیابانەکانە عێراقا خەڵک تێنێتە سەر شەقام بەڵام تۆ ناتوانی دوو نەفەر بێریتە سەر شەقام لەبەرەوەی خەتابەکەی ئەو مبارزەکردن لەگەڵ گەندەڵی و فەسادەوە تۆ تا بینە قاقا لە فەسادایی و تۆ تا بینە قاقا فاسدی. کێ ترسەکانە ئێمە ئەڕوێنێتەوە؟ تۆ هاتی بەرامبەر بە دەستورە عێراقیەکە وا زۆر شانازیت پێکرد لە لووتکەی کوردایەتیتان بوو کردبووتان و ئیستا حکوومەتتان ئەکرد. بۆ نایەی خەتابێک بێ بڵێ دەستورە عێراقی ناگۆڕێ و قسەکەشت یاساییە تا مقتەدا سەدر بڵێ تۆ لە بەرامبەرە ئیرادەی خەڵکە عێراقا ئەوێسیت باتە ناوت دەمە ئەترسی. تۆ بە 4-5 ملیۆن خەڵکۆ لە هەرێمە کوردستان ئەترسی. بۆ ئەم کارانە ناکەن. دلیلی ئەوەسە ئێوە ئێمەتان ڕاگرتگە تا لە پڕێک و هێزە شیعەیە ناسیۆنالیزمە جەدیدە تەرکیبی عێراق بێت تەباتە سەر خەڵکەکەی ئێمەی شوا ئیرادەی نەما بوو هێزە بڕیاردانی نەما بوو مەراقی خواردبوو لە تۆ و لە کوڕەکانت و لە مەسئولەکانت بێژێ ئەلحەمدولله زاڵم زەواڵی بۆ گەیی و مقتەدا سەدر هات ئێمە خۆمان ئیرادەمان نەبوو ئەم فاسدانە جەڕاحی کەین وەلایەن بەرین. پیاوێکی تر و گەورەیەکی تر هات بەڵێ قوربان ئێمە نۆکەرتین. ئێوە مردمێکی ژەڵەژیاکتان بە میرات بە ئێمە بوون بۆ ئێمە بەجێهێشت. ئێوە مردمێکی بێ بنەمای بێ ئینتیمای بێ باوەڕتان بۆ ئێمە بەجێهێشت. ئێوە لە قۆناغە پێش لە دەوڵەتە کوردێکی قەومی بێ تئۆریتان بۆ ئێمە بەجێهێشت تا ئێمە نەزانین خائین کێیە خادم کێیە. فەرقی نەبێت ئەوەی دەسێ جلی کوردی ئەکاتە بەری و کوردی قسە ئەکا بۆ ئێمە کورد بێت فەرقی نەبێت. بۆیە ناتوانین تعبیر لە ئیرادەی گشتی و سەروەری خۆمان کەینەوە. ئێمە قەومی خوو بە ئیستیعمار گرتووین
قومی سەروەری دەسەڵاتداری مێژوویی نین. ئێوە واتان کرد بە ئێمە، ئێوە واتان کرد بە مردمەکەی ئێمە. پێتان وا نەبێت هاتکین لە ئەوجە قارەمانیتی و ئێژین ئەرتەشە کوردان ڕائەگەێنین. پێتان وا نەبێت پرۆپاگاندای سیاسی ئەکەین. مەجبورین ئەم کارە بکەین. هەروە کە ئەزانین میلەتەکەمان خەسراوە، هەروە کە ئەزانین میلەتەکە تەوانی بڕیاری نییە، ئەزانین بووە بە هەزار کردەوە، ئەزانین فەساد تابینە قاقای ئەقڵیان هاتووە. مەجبورین. هیچ دەرەتانێکی ترمان نییە. هەستە بە مەسئولیەتەکەین. ناتوانین بڕوانینە ناو چاوانە ژنەکانمان و تعبیر لە پیاو و هاوسەر بکەین. ناتوانین بڕوانینە ناو چاوە مناڵەکانمان و تعبیر لە باوک بکەین. لە کاتێکا خەساوتەرین و بێئیرادەتەرین بین و بوەستین بزانین قەدەر و چارەنووس چیمان بەسەر تێرێ. ئێمە باوکە سەیدەوانین و بەگژە قەدەرا ئەچین. ئێمە لاوکە زەمبیر فرۆشین و بەگژە قەدەرا ئەچین. ئەگەریش ئەزانین تراژێدیای لێ تێتە دەرەوە، ئەگەریش ئەزانین 100 کەسین و 1000 کەسین و ئیمکانی هەست دانە بەدانەمان بەدەستی ئێوەی جنایەتکار یا بکوژرێت، بەڵام ئەوەی نامرێت ئیرادەی ئێمەز وەکو متەناهیە کە لە بەرامبەر نامتەناهیە کاوێسیە، لە بەرامبەر دوژمن نامتەناهیە وێسیە وا گەرەکی بوو پەردەی ڕەش بەسەر ئەم کۆمەلگا بکێشێت و ئێمە هەمومان لە تەئیدە تەعەداوە شەریک بین لەگەڵ یەکتریا تا حاڵمان خاص بێت. ئێمە هەر دەنگێکی جوامێر و دلێرانە و پیاگانە بکوژین لە ناوە جامعە لەبەر خاتری ئەوەی لە کۆمەلگا ئەو دەنگە ئێمە ئازارەدا ئێمە و پیاوەتیمانە پێ ناکری، پێمان ناکری. پێتان وان نەبێ ئەوە لە قارەمانەتیە ئێمەس ئەرتشی کوردان ڕائەگەیەنین، ئەوە لە ترساویە ئێمەس وا ئێمە ناسیۆنالیزمە کوردیمان نەبوو و نییە. ئێوە نەتان بوو. ئێمە پاتریۆتیک بوون و نیشتمان پەروەری کوردیمان نییە، درۆیە. هەموو شتێکتان درۆ کرد، هەموو شتێکتان کرد بە نەمایش. دینداریتان کرد بە نەمایش، کردتان بە شانۆ، کوردایەتیتان کرد بە شانۆ، بۆش بەتاڵ کەس باوەڕی پێ نییە. گشتی ئەم کارانە کا لەبەر ئەوەی بژێوێکی دەستکەوێنانێکی لێ بخوا. ئێوە واتان کرد بەم مردمە. وەختێژن تۆتالیتاریزم لە ئاڵمانە دروست بوو تا هەموو گەلی ئاڵمان سەرڕای ئەوەی کە هەمویان جنایەتکار نەبوون گەورەترین جنایەت بخڵقێنن، سەبەبی ئەوە بوو کە خەڵکەکە نەی ئەزانی چۆن کەوتۆتە ناوی ئەمە. ئێوە خەڵکێکی بێمەسئولیەتتان دروست کردە، کۆمەلگایەکی بێوجدانتان دروست کردە، تاکێکتان دروست کردە وا نازانێ خاس و خراو چییە، ناتوانێ بڕیار لەسەر خاس بە لەسەر خراو بە. ئێوە خەڵکتان فێرە قسەی حەلەق و بەلەق کرد. ئێوە خەڵکتان فێرە جیفە پەرستی کرد، جیفە پەرستی و ئیبنی وەخت بوون کرا بە ئەرزش و بەها لە کۆمەلگای ئێمە. بەچی لە خۆمان دفاعکەین؟ بەچی تعبیر لە سەروەریە خۆمان بکەین بڵێن ئێمە وەکو ئێوە نین، ئێمە چاوەڕوان نین یەکێکی تر بێ داومان بسێنێت؟ بەچی؟ بۆیە ئەمە ڕەوەندێکی مێژوویە و بۆ مێژووش بووە دەبێ ئەمە بمێنێتەوە و دەبێ هەموو هێزە خۆمانی تێبخەین، هەموو خوێنە خۆمانی تێبخەین تا بەشک و لە جوڵانە ئێوە ئەم مردمە خیرەت بیگرێت. بەشک و مەردانەگی بگەڕێتەوە، بەشک و جوامێری و قارەمانێتی بگەڕێتەوە، ببن بە هەوێنە ئەو ئاگرە و ئێوە دروستیکەن. ئێمە ئەرتشی کوردانمان ڕاگەیاندووە بە چن، بە نینۆک، بە قەپ ئەم ئەرتشە دروستەکەین ئەگەر یەک کەس بێت. تا تعبیر لە ئیرادەی مردمێ بکەین وا پێیان وایە خەساوە لە بین چووە فاسد کراوە. پارتی و یەکێتی تەواو
مەئموریەتیان تەواو هێزە پێشمەرگەکەیشیان ئیدغامەکەن و لەناوە هێزە عێراقی و ئەوەی پلە و دەرەجەی بوێت هەمووی خەلعەکەن تێنیە خواری و ئەوەی کارێکی بەدەستۆبێلەی ئەسێننەوە و لە پرۆسسێکە هەموو کارێک تەکمیلەکەن و ئێمە گشتمان بێدەنگ ئەوێسین ئەگەر ئەرتشە خۆمان دروست نەکەین ئەکەوینە ناوە دەورێکی تەسەلسولی باتڵ ئێستا گەرەکمانە بەدەست ئەم قێزەونانەوە ڕزکارمان بێت قێزەونیەکی تر بەسەر خۆمانە تێرینەوە و پاش فترەیەکی تر بەدەست ئەویشۆ ئەناڵێنین و ئیمکاناتەکە لە دەستمان نەما چەک و ئەسلحەکان لە دەستمانە نەما بڕێ لە خاکەکە کە ئەمانتوانی تیا جەولە بکەین بە دەستمان و نەما ئەو فەزا کە ئەمانتوانی باسی کوردایەتی تیا بکەین و کوردیەتی تیا بکەین بە دەستمان و نەما دروستکردنی ئەبزاری مادی یەکجار سەختە ئامادەکردنی مردمێک بۆ دانت دەسەڵات بۆ ئیرادەی خۆی یەکجار سەختە بۆیە بە موسسات تێنە پێشۆ بۆ تۆ ئەم ئەرتشی کوردانە دەبێ یارانە خێزە کوردەوارە سەربەخۆ ئەگەر بە دوو کەسیش بوو بێت ڕایپەڕێنن کاری بۆ بکەن تا تەمام ئەم خەڵکە بەشێک بێ لەم ئەرتشە لە پیر و جوان لە هەر بەشێکی ئەرتشێکە و دیفاع قەومی و ملیەکە و ئەمنە قەومی و ملیەکە وەگەرنە هوشە هوشکەرەکانە حکوومەتە هەرێم لە کاتە خۆی تێ قوچێن و ئێمەش هیچ نایژین داکووا قرم و خاڵەکانمان وا بۆ ڕۆژ ئاوا ئەمان کرد کووە ئێستا ڕۆژ ئاوایە کە قەت ئازاد نەبوو بوو لە ژێرە دەسە ئەرتەشە سووریە و سەپاها قودسە پاسداران دەریا دەسە پەکەکە ئێستەش پەرچەمەکان و ئاڵای بەشار ئەسەدی جنایەتکار بەسەریەوە خەریکە ئەشەکێتەوە کو ئەو قارەمانێتیە کو ئەو پێداگری وا ئێوەتان کرد لە ئەمنە قەومیە ئیحساساتان بۆ بەرزۆ ئەکردو ئیمڕۆ کەستان خاوەنە حەسەکە و قامشلو و عەفرین هەن ئێوە ئیمڕۆ کەستان تعبیر لە مەئاساتە 3 ملیۆن کورد ئەکاوە ئاوارە کریا و دەربەدەریان کردن پەکەکە کردی ئێوە ئیمڕۆ ئەو تەوانتانە هەست لە پەکەکە پرسنەوە ناپرسنەوە نا بەڵام کاتی خۆی کەوتنە داوە پرۆپاگاندای دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ئەسەد و کەوتنە داوە پرۆپاگاندای حیزبی کوردی بازی و بەدەستە خۆتان کوردەواری داگیرکریا گەلای سووریەتان دابەرە تەعەدا و تەجاوزە پەکەکە و هەموو هێزە جیهادیەکانی شیعە لەژێر تەیارە بەشار ئەسەدیە ئەمڕۆژ بە بیانووی تورکیە گشتیان ئستیخباراتی بەشار ئەسەدن بارەکەڵڵا پێتان بارەکەڵڵا پێتان ئێوە دا ناوەشێن وەلێ ئێمە قەت خەریکین داوەشین بۆ ئێوە قسە لەسەرتان ناکەفێ چون خۆتان بە عەوامی نەزان ئەزانن بەڵام لەسەر ئێمە ئەکەفێ ئەکرێ لەناوە ئەم ملەتە لەناوە ئەم مردمی ئێمە 500,000 ئینسانی تیا نەبێ حەز بە شکۆ بکا و خۆی بە گەورە بزانێت و خۆی بە نۆکەرە کەس نەزانێت تا ئەو بتوانێ ئەو دەسەڵاتە گشتیە کوردیە دروستکات تا نەهێڵێ خەڵکەکەی لەش بدا بە هەر تەعەدایەک وا ئیمڕۆ خەڵکە تایوان بە ورد و دەرسیۆ خەریکە فێرە بەکارهێنانە چەک و شەڕە ناوە جبهە بێت لە بەرامبەر زل هێزێکی وەکو سین چین ئێمە مشتێک گەندەڵە بەردەورمان تۆقاندگنی نەهێزە ئابوورین نەهێزە گەورەی عەسکەرین تۆقاوین بەڵام ئەوەنە تایوان ورد و درسی خەریکە چەک بەکارهێنان فێرە بێت و ئەبێ بە ئەرتەشە تایوان
ئەم بێ مەسئولیەتی و ئەم بێ ئەخلاقی و بێقیێمیە کاولمانەکە دەسی لێ هەڵگرن. بەڕیشی خۆتان پێ مەکەنن، خۆتان جددی بگرن، خۆتان مەکەن بە مەسخەرە، خۆتان مەکەن بە جێگەی تعلیقی خەڵک، خۆتان جددی بگرن. ئێوە بەشەرن، ئێوە ئینسانن، ئێوە پیاگن، ئێوە مردن، ئێوە ژنن، ئێوە تعبیر لە ئیرادەی ئینسانەکەن، ئێوە تعبیر لە ئیرادەی ئینسانە کوردەگرن. خۆتان مەکەنە مەزهەلە، خۆتان جددی بگرن. وەکو کابرا شیعەیەی وا خۆی جددی ئەگرێ لەبەر تەلەڤیزیۆنەکانە. بۆ ڕەنجەکانە خۆتان احترام قائلون، بۆ دەستکەوتەکانە خۆتان احترام قائلون. ئەوەی پاڵتان پێوە ئەدا بەرەو حیزە حیزە بەنە ناو دەمی یەک جار ژیان ئەوە ناهێنێ حیزە دنیا بیت، یەک جار ژیان ئەوە ناهێنێ مل بنێی بە سنوورەکانت جەهانە تا بەناوە کرێکارە خۆفرۆشە ناوە وڵاتانە ئوروپایی تعقیب خۆشبەختی بکەی، وا بە 50 و 100 لە ئاوەکانە ئێژە و کاناڵە مانشا لێ بخینکێت. دەبوایە خەڵکت دنیا بەرەو سنوورەکەی تۆ بەهاتایە. سەرشۆڕان و مردن نییە من و تۆ هەوە حەڕائەکەین لە وڵاتە خۆمان تا بڕۆینە ژێرە دەسەڵاتە قەومیە بریتانیا و ئەڵمان و فەڕەنسە بڵێن ئێوە لە ئێمە پیاکتر بوون. وەڵا ئێمە خوێڕی کوڕ خوێڕین. داناوەشێن، داوەشانی گەرەکە. گەورە نەما لە ناوە مردمە کووردا تا ئێوە فێرە گەورەی بکە. ئەوەی فێرتان ئەکا قسەی هەڵیتی و پەلیت و کڕوزانەوە و پیرەژنانە و تەعەدا لێکراوانەست. چۆنە هیچ کۆیە لە لای ئێمە هیچ معنایەکی نییە، بەڵام حەزیش بە پارە ئەکەین. پارەت بۆ چی ئەگەر شکۆی تیانە بێت؟ ژیانە بۆ بەردەوام بێ ئەگەر تۆ هەست بە سەروەری و گەورەی و ئازادی خۆت نەکەی. ژیانە کۆیلایەتی و ژیانە تەعەدا پێکراوی ژیانە کاول. لە کوێی دنیا ئینسانێکت دیوە لە وەسفە کۆیلێتی و تەعەدا پێکراویە سرود بڵێ، شعر بڵێ، مفتەخەر وێ پێی، سەری پێ بەرز بێ کە کۆیلەس، سەری پێ بەرز بێ کە هاڕیاگە، تەعەدا پێکریاگە. یەک نمونە، یەک ئینسانم بۆ بێرن. ئێمە کەین؟ ئیستیسنای تاریخین. کەین ئێمە؟ چۆن خۆتان جددی ناکرن؟ ئینسانێک حرمەت بۆ خۆی قائل نەبوو، لە ئینسانی داڕماوە مەڕووماڵات و گوێرەکە و گاز. حرمەتە خۆتان بگرن، بۆ نەفسە خۆتان حرمەت قائلون. خۆتان بە خەسی و ترسنۆک و نەزان منوێنن. ملیۆن ساڵ ژیان ڕەزیلانەی پەستانە چرکەیەک سەربەرزی و تەجروبەی لەززەتە گەورەکان ناکات. هاڕیاک ئێمە ئەرتەشە کوردانمان ڕاگەیاندووە، ئێمە موئەسسەسە نین مەلایەن دۆلار پارە لە پشتمان بێ. ئێمە ئیرادەین. ئەگەر یەک کەسیش بین فێر بن، خۆتان جددی بگرن، فێر بن، بۆ نەفسە خۆتان حرمەت قائل بن. بەڵێ ئێمە ئەی خوێنینەوە لەبەر تەهدید و ترسی گەوراین. خۆمان نایدێنێ دەسە هیچ خەسیوێکی ئەزمون کراوە کە لە ڕۆژی تنگانە بەجێمان تێڵنوەڕۆن. ئەو بڕیارە بڕیارێکی جددیە. ئەم جامعە ئەم گشتە خەسیاگ و فاسد و درۆزن و تەعەدا لێکراوەی هەست. با تەسویرە دوو پیاگ و دوو ژنە کوردانەیشی تیا بوێت. خۆتان جددی بگرن تا بتوانین شەڕە مقتەدا سەدر و تاران و ئەستەمبوڵ بکەین. یەک بار بۆ هەمیشە مێژووی ئەم گەندەڵیە هەڵگەڕێنینەوە. داستانە ئەحزابە فاسدە کوردی تەواو بوو.
یەکبار بۆ هەمیشە جەڕاحی کریاین تەواو بوو. نەوبەتی مەردمە بێتە مەیدانەوە لای ئێوە خۆش.